کێبوون ئەوانەی خەونی سربەخۆیی هەرێمی کوردستانیان لە گۆڕنا. ڕیفراندۆم گەورەترین هەوڵی سربەخۆیی هەرێمی کوردستان. جێدنێ بەدێڵ و سینەی چیادەوە هەوارەکە هەر هەمومان پێشاوەداین ئەی کوردستان لە ڕێی تۆدا هەر لە ڕیزی ئەمەی دەیبینن دیمەنی 7 ساڵ پێش ئێستای کەرنەڤاڵی سربەخۆیی هەرێمی کوردستانە لە هەولێر کە هەزاران کەس تێدا ئامادە بوون و بە دەنگێکی بەرز بە هەموو جیهانیان گوت دوای 100 ساڵ لە خەبات و تێکۆشانی گەلەکەمان کە هیچ تاوانێک نەما لە دژی نەکرێت و هیچ قوربانیدانێک نەما لە پێناو ئازادی بدرێت. ئێستا کاتێتی و دەیەوێت لە عێراق جیا بێتەوە و بچووکترین مافی خۆی بەدەست بهێنێت کە وڵاتی سربەخۆ و ئازادیە. کەرنەڤاڵی سربەخۆیی کوردستان ماوەی چەندین هەفتە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. هەمووان بە جۆش و خرۆشەوە چاوەڕوانی ڕۆژی 25 ئەیلولیان دەکرد بۆ ئەوەی دەنگ بە سربەخۆیی کوردستان بدەن. لە کەرنەڤاڵی سربەخۆیی کوردستان لە هەولێر تەواوی سەرکردەکانی حزبەکانی هەرێمی کوردستان تێیدا ئامادە بوون. سەرۆک بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان وتارێکی پێشکەش کرد و بە خەڵکی هەرێمی کوردستانی گوت ئێوە بڕیار لە گشتپرسی سربەخۆیی کوردستان دەدەن و کارەکە کەوتۆتە دەستی ئێوە. ئێستاش ڕێفراندۆم لە دەستی من و حیزبەکان و هەمووی دەرچووە کەوتوتە دەستی ئێوە. بەڵام دەمەوێت پێتان بڵێم بۆ سربەخۆیی کوردستان دەبێ ئامادە بین بۆ هەموو باجێک. بۆ سربەخۆیی کوردستان ئەبی ئامادە بین بۆ هەموو باجێک. ئێمە لە بەردەم دووڕیانێکین کە دەبێ یان ژیانی بندەستی هەڵبژێرین یان ژیانی سربەخۆیی و ئازادی. ئامادەکاریەکان بۆ پرۆسەی گشتپرسی سربەخۆیی کوردستان بە کۆتایی گەشتبوون و هەر لە کەرنەڤاڵەکەی هەولێر سەرۆک بارزانی بە خەڵکی هەرێمی کوردستانی گوت من ناو کەسە نیم خۆم شەرمەزاری خوای گەورە و ملەتی خۆم بکەم. لێرە یەکشت بە خۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. دەمەوێت پێتان بڵێم کە دژەکانمان دەیانەوێ ئیرادە و کەرامەتی گەلی کورد بشکێنن. وەڵی تەنها ئەوەیە بەڕێی من دەیانەوێ ئیرادە و کەرامەتی ئێمە بشکێنن ئەگینەوەی شتێکی تر نییە. لەبەرەوەیە بڕیارەکانی ئێمە قبوڵ ناکەن و ڕێگە نادەن میلەتێک بڵێت من دەمەوێت سربەخۆ بم. ئەوان گوێ بۆ داواکانمان ناگرن و بە ئێمە دەڵێن بڕۆن ملتان بشکێن و ئێوە بە نان و ئاوی ئێمە دەژین. بچینەوە و پێیان بڵێن ئێمە برۆیەکین و دەستی برایەتیتان بۆ درێژ دەکەین پێمان بڵێن ملتان بشکێ بڕۆنەوە ئێوە نانی ئێمە دەخۆن. سەرۆک بارزانی ئەوەی ئاشکرا کرد کە هەوڵی هەرێم و جیهانی هەیە بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی ئەو گشتپرسیە. بەڵام گوتی ئەگەر ئێمە لە نێو خۆمان یەکگرتوو بین دەتوانین بەسەر هەموو بربەستەکان زاڵ بین. گشتپرسی کرا و خەڵکی کوردستان بەجلی کوردی و بەدڵخۆشیەوە دەنگیان بۆ سربەخۆیی هەرێمی کوردستاندا 92.73 خەڵکی هەرێمی کوردستان دەنگیان بە بەڵێدا. گشتپرسی ئەنجام درا و سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا. ڕەشە و هەوڵە ئیقلیمیەکان بۆ کتوبەندکردنی هەرێمی کوردستان دەستی پێکرد. بەڵام گەلی کورد بە هەموو جیهانی گوت سنوور و ئاسمان دابخەن ئێمە بڕیاری خۆمان داوە و پاش گەز نابینەوە. ماوەی 2 هەفتە هەموو هەوڵێک درا بۆ ئەوەی کورد لە زەونی سربەخۆیی پاشگەز بکرێتەوە. بەڵام هەوڵەکان بێسوود بوون تاوەکو ئەو ترسەی سەرۆک بارزانی هەیبوو ڕوویدا و بەرەیەکی نێو یەکێتی بە سەرۆکایەتی سەرۆکی ئێستای یەکێتی خیانەتێکی مێژووییان ئەنجامدا و زیاتر لە 150 خاچی کوردستانیان و کەرکووکی قودسی کوردستانیان تەسلیمی سوپای عێراق کردەوە.
دوای ئەو خیانەتە مێژوویە و ئەو غەدرە گەورەی لە میلەتی کورد کرا هەر خودی بافڵ تاڵەبانی هاتە سەر شاشەی کەناڵەکان دانی پێدانا کە ڕێککەوتنیان لەگەڵ سوپای عێراق کرد و هەروان بوون خەونی سربەخۆی گەلی کوردیان لە گۆڕنا. I have a document here signed by 38 out of 50 of the Patriotic Union of Kurdistan leadership supporting this proposal. It was an honourable compromise. Nobody would have lost. We would have kept Kirkuk. ئێستا دوای 7 ساڵ هەمان ئەو کەسە بۆتە سەرۆکی حەزبێک و بەردەوام بەوتاری جیاواز دەردەکەوێت وەکو ئەوەی خەڵکی کوردستان لە یادی چوو بێت کەوا ئەوانن خاچی کوردستان بە عێراق و بێگانەکان دەدەن و هەر ئەوانن لە ڕێگەی هێزی چەکدار ڕۆڵەی شارەکانی خۆیان دەکوژێت.